ڕۆمان بەشێکی گرنگە لە ئەدەبیاتی گێڕانەوە لە ڕاستیە و ژانرێکی ئێجگار گرنگی ناو ئەدەبیاتی گێڕانەوەی لەبەر ئەوە خوێنەر کە دەست بە خوێندنەوەی بەتایبەتی ئەدەبیاتەکە پێی خۆشە ڕۆمان بخوێنێتەوە و گەر قسە لەسەر جۆرەکانی ڕۆمان بکەین لە ڕاستیە ئێمە ڕۆمانی ڕۆمانسیمان هەیە، ڕۆمانی مێژوویمان هەیە، ڕۆمانی فەنتازی و خەیاڵیمان هەیە، ڕۆمانی پۆلیسیمان هەیە، ڕۆمانی فێمینیستیمان هەیە. لەبەر ئەوە لە ناو ڕۆمانە جۆر و بەشەکان زۆرن و خوێنەریش دابش بۆ بەسەر ئەو جۆرانەیە، هەر کەسێک حەزی لە جۆرێک لە خوێندنەوەی ڕۆمانە. لەبەرەوە ئەکرێ بڵێن کە لە ئێستاە خوێنەر بە زۆری ئەوانەی کە لە بواری ئەدەبیات دەخوێنەوە لە بواری ڕۆمان نەخوێنەوە، بۆ چووکە ڕۆمان وەڵام دەرەوەی پرسیارە ئەزەلیەکانی ئینسانە. ینی ئێمە پێشتر شعرمانە بوو و دواتر لە چیرۆک بە دوای وەڵامی پرسیارەکانی ئینسانە گەڕاین، بەڵام ئێستا ڕۆمان دەتوانێت ئەو بۆشایانی کە لە ناو فکری ئینسان هەیەەوە لە دەرەوەی فەلسەفە ڕۆمان دەتوانێت جوابی ئەوە باتەوە، چونکە ڕۆمان ڕاستە چیرۆکێکی خەیاڵی ئامێزە، بەڵام ئەتوانێت هەموو کێشەکانی ئینسان لە ناو خۆیان بوروژێنێوەکو پرسیار و دواتریش بە دوای چارەسەرا بگەڕێ و کێشەکان چارەسەر بکات. لەبەر ئەوە خوێنەری ڕۆمان خوێنەرێکی جیاوازە و خوێنەرێکی وشیارە و خوێنەرێکی بیرکەرەوەشە لە ڕاستیە. خۆی ڕۆمان بەرهەمی خەیاڵی ئینسانە، بەڵام وا لە تۆ کاکە بیر بکەیتەوە. ئەلێرەوە کرێ بڵێن کە ڕۆمان گرنگە.